سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی خەڵکی مەلەکشای ئیلام لە ئاز بڕینەوەی دارستانەکانی ئەو شارە، کوژرانی گەنجێکی بیارسان لەلایەن ڕژیمەوە لە قەسری شیرین، دەست بەسەرکردنی جەواد سەواری لە شاری دیواندەرە، گیانە دەستانی دوو کرێکار لە شارەکانی سەلاسی باوەجانی و شاباد، جێبەجێکردنی سزای دوورخرانەوەی ئەحمەد عەلیزادە لە ئاودانان، کۆبوونەوەی خانشینکراوان لە پێترۆشیمی خۆراسانی شۆمالی، مانگرتنی کرێکارانی پرۆژەئی لە پاڵاوگەی شیراز و دەست بەسەرکردنی سێ شارۆمەندی بەلوچ لە خاش و قەسرقەند. ناڕزایەتی خەڵکی مەلەکشای ئیلام لە ئاز بڕینەوەی دارستانەکانی ئەو شارە. دەیان شارۆمەندی خەڵکی مەلەکشای لە پارێزگای ئیلام ڕۆژی شەممە 27 ڕێبەندان لە ئاز بڕینەوەی داربەڕوەکانی ئەو ناوچەیە لەلایەن شرکەتێکی چینی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ژینگە پارێزانی مەلەکشای، کۆمپانیایەکی چینی کە لە شارۆچکەی سەنعەتی ئەو شارەدا کاری وەبەرهێنانی سیلیس و مەنگەنێز دەکات، داربەڕوەکانی ناوچەکە وەکو سوتەمەنی بۆ کوورە بەکار دەبات و زیانێکی زۆری بە سروشتی ئەو شارە گەیاندووە. بڕینەوەی دارستانەکانی مەلەکشای دیمەنێکی ناخەژێنی بەو شارە بەخشیوە و ژینگە دۆستان داوا لە حکوومەت دەکەن ڕێگە لە بڕینەوەی دارستانەکان بکرێت. کوژرانی گەنجێکی یارسان لەلایەن ڕۆژیمەوە لە قەسری شیرین. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، هونەرمەندێکی گەنجی خەڵکی قەسری شیرین بە ناوی ئاریان عەزیزی تەمەن 19 ساڵ پاش ڕەفاندن لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە کوژراوە. شەوی 21 بەفرانباری 1403 ئاریان عەزیزی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بێ سەر و شوێن کرا. بە وتەی بنەماڵەی ئەو گیانبەخت کردووە، پاش ئاگاداربوون لە ڕەفاندنی ئاریان بەردەوام سەردانی ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ئەو شارەیان کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. چەند ڕۆژ لەوبەر ئیدارەی ئاگاهی قەسری شیرین لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا ڕایگەیاندووە کوڕەکە چەندگیانی لەدەستاوە و دەتوانن تەرمەکەی وەربگرن. شاینی باسەکە ئاریان ژەنیاری تەمورە و گۆرانی بێژی مەقامی کوردی بووە و پێشتر چەند جار لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە بە هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبە نەیارەکانی ڕژیم تۆمەتبار و هەڕەشەی کوشتنی لێکرابوو. دەست بەسەرکردنی جەواد سەواری لە شاری دیواندەرە. ڕۆژی یەکشەممە 28 ڕێبەندان، جەواد سەواری برای هەمیشە زیندوو فواد سەواری گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە دیواندەرە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان، جەواد سەواری پاش بانکران بۆ ئیدارەی ئیسلاحاتی دیواندەرە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو شارە ڕاگوێزرا. ناوبراو هەمانگی خەزەڵوەری 1402 هاوکار لەگەڵ ساڕۆژی گیانبەختکردنی فواد سەواری بۆ ئیسلاحاتی ئەو شارە بانکێشت و هەڕەشەی لێکرا بوو کە ئەگەر مەراسم بۆ براکەی بەڕێوە ببات، ڕوبەڕووی سزای قورس یان بێسەر و شوێنکرانی زۆرەملێ دەبێتەوە. گیانەدەستانی دوو کرێکار لە شارەکانی سەلاسی باوەجانی و شاباد. ڕۆژی یەکشەممە 28 ڕێبەندان، دوو کرێکار لە شارەکانی سەلاسی باوەجانی و شاباد بەهۆی بەربوونەوە لە بەرزایی و گازگرتووی گیانیان لەدەستا. بەپێی هەواڵی گەیشتوو، کرێکارێکی تەمەن 38 ساڵی خەڵکی شاباد بە ناوی مەهدی مۆبارەکی لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە بەهۆی بەربوونەوە لە 9 چوارەم گیانی لەدەستاوە. لە لایەکی دیکەوە، کرێکارێکی خەڵکی سەلاسی باوەجانی کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە بەهۆی گازگرتووی گیانی لەدەستاوە. جێبەجێکردنی سزای دوورخرانەوەی ئەحمەد عەلیزادە لە ئاودانان. ڕۆژی شەممە 27 ڕێبەندان، ئەحمەد عەلیزادە ئەندامی کانونی سنفی معەلیمانی ئاودانان بە مەبەستی جێبەجێکردنی سزای دوورخرانەوەی بۆ شاری فنووج بانکێشکرا. ئەحمەد عەلیزادە لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرشی پارێزگای ئیلام
بە تۆمەتی پێکهێنانی گروپ بۆ تێکدانی یاسایشی وڵات و تەبلیغ دژی نیزام بە 6 ساڵ و 7 مانگ و 17 ڕۆژ زیندان، 2 ساڵ تعلیق لە کار و 2 ساڵ دروخانەوە بۆ شارستانی فنووج لە پارێزگای سیستان و بەلوچستان محکوم و پلەی خانەنشینی لە گەڵاڵەی ڕیزبەندیدا کەم کراوە. کۆبوونەوەی خانشینکراوان لە پێترۆشیمی خۆراسانی شۆمالی. خانشینکراوانی پێترۆشیمی خۆراسانی شۆمالی ڕۆژی یەکشەممە 28 ڕێبەندان لە بەردەم ئۆستانداریدا کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم، خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پەرداختی سەنەوات، جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هاوسانسازی حەقدەست بوون. مانگرتنی کرێکارانی پرۆژەئی لە پاڵاوگەی شیراز. ڕۆژی شەممە 27 ڕێبەندان کرێکارانی پرۆژەئی شاغەڵ لە شرکەتی تیام سەنعەت لە پاڵاوگەی شیراز دژ بە نەزانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێزانیاریەکان، کرێکارانی پاڵاوگەی شیراز لە ئاست نەزانی حەقدەست دواخراوەکان ناڕازین و پاش مانگرتن لە نێو محەوەتەی شرکەت کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. کرێکارانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم، خوازیاری پەرداختی جێژنانە، ئیزافەکاری و پاداشتی کۆتایی ساڵ بوون. دەست بەسەرکردنی 3 شارۆمەندی بەلوچ لە خاش و قەسرقەند. ڕۆژی یەکشەممە 28 ڕێبەندان 3 شارۆمەندی بەلوچ بەناوەکانی وەحید گومشاد زەهی، ئەحمەد زەینەددینی تەمەن 20 ساڵ و ئەحمەد بەلوچ تەمەن 18 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بەپێ راپۆرتی حاڵڤەش، هێزانامنیەکانی ڕژیم هێرشیان کردووەتە سەر ماڵی شارۆمەندێکی بەلوچ لە ناوچەی ئفتخار ئابادی خاشوو، وێڕای چەقەکردن بەسەر خاوەن ماڵ گەنجێکیان بە ناوی وەحید گومشاد زەهی دەست بەسەر کردووە. لە لایەکی دیکەوە 2 هاوڵاتی خەڵکی شارستانی قەسرقەند بە ناوەکانی ئەحمەد زەینەددینی تەمەن 20 ساڵ و ئەحمەد بەلوچ تەمەن 18 ساڵ لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە بە توند و تیژی دەست بەسەر و دایکی یەکێک لە دەست بەسەرکراوان بە ناوی ڕەحیمە خاکی زەهی بەهۆی گوشاری دەرونی تووشی شۆک بووە و گیانی لەدەستەوە. مانگرتن لە خواردنی پەریڤەش موسلمی لە زیندانی ئێڤین. پەریڤەش موسلمی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین بەهۆی بێبەربوون لە دەرمان دەستی داوەتە مانگرتن و دۆخی تەندروستی ناجێگیرە. پەریڤەش موسلمی ساڵی 1402 هاوکات لەگەڵ ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی دەست بەسەر و پاژماوەیەک ئازاد کرا. هەفتەی پوشبەڕی 1403 ئەو چالاکە مەدەنیە پاش بانکران بۆ دادسەرای ئێڤین دەست بەسەر و بۆ بەندی ژنانی ئێڤین ڕاگوێزرا. ئەو بەندکراوە سیاسیە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نیزام، بێڕێزی بە ڕێبەری و ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 1 ساڵ و 8 مانگ زیندان محکوم کراوە. پەریڤەش موسلمی تووشی چەند نەخۆشی بووە و بەرپرسانی زیندان ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش و ئێستا گیانی لە مەترسیدایە. لە سێدارەدانی 4 بەندکراو لەلایەن کۆماری ئیسلامی. بەیانی یەکشەممە 28 ڕێبەندان حکمی ئاعدامی 4 بەندکراو لە زیندانەکانی ڕامهۆرمۆز، بێهبەهان، شیراز و عێراق بە تۆمەتی کوشتنی بەنقەس جێبەجێکرا. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، 4 بەندکراو بەناوەکانی عەلی کورد تەمەن 31 ساڵ، میلاد فەرەحمەندی جوو، سەعید جەوکار و هادی فەرهادی بە تۆمەتی کوشتنی بەنقەس لە زیندانەکانی ڕامهۆرمۆز، بێهبەهان، شیراز و عێراق لە سێدارەدراون. قوربانیبوونی 6 کەس بەهۆی چەقینەوە و گازگرتووی لە تەورێز و چابەهار. ڕۆژی یەکشەممە 28 ڕێبەندان دایکێک و منداڵەکەی لە شاری تەورێز بەهۆی گازگرتووی گیانیان لەدەستە و 4 شارۆمەندی بەلوچ بەهۆی چەقینەوەی گاز لە چابەهار بریندار بوون. بە وتەی ئۆرژانسی تەورێز، ژنێکی 45 ساڵ و منداڵە تەمەن 7 ساڵەکەی بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کاربۆن لە خانوویەکدا گیانیان لەدەستەوە.
لەلایەکی دیکەوە کەپسولی گاز لە بینایەکی سێنەهۆمی لە چابەهار تەقیوەتەوە و خانووەکە ئاگری گرتووە. لە کامیە ڕوودا بەدا 4 شارۆمەندی بەلوچ بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. جێگەی ئاماژەیە کە 2 ڕۆژ لەوبەریژ 2 هاوڵاتی دیکەی بەلوچ بەهۆیە گازگرتووی گیانیان لەدەستا بوو. خۆپێشاندانی هەزاران کەسی دژ بە فاشیزم لە ئاڵمان. ڕۆژی یەکشەممە 28 ڕێبەندان هەزاران شارۆمەندی دیموکراسی خوازی ئاڵمانی دژ بە چالاکی حزبە ڕاستەوەکانی وڵاتە ڕۆژانە سەرشەقام و دژ بە فاشیزم دروشمیان بەرز کردەوە. ئەو خۆپێشاندانە کە لەلایەن هاوپەیمانانی دەست لە نێودەست پێکەوە ڕێکخرابوو لەلایەن دیموکراسی خوازانەوە پێشوازی لێکراوە و 3000 کەس تیادا بەشدار بوون. لە یەک هەفتەی ڕابردوودا شارۆمەندانی ئاڵمانی چەند جار دژ بە هەوڵەکانی حزبی ئالتەرناتیڤ بۆ ئاڵمان و پشتیوانی ئیلۆن ماسک لەو حزبە خۆپێشاندانیان کردووە و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگا بەرامبەر بە ئەگەری سەرهەڵدانی دووبارەی فاشیزم لە وڵاتە بوو. دووە هەواڵ گیانەدەستانی 50 کرێکار بەهۆی داڕمانی معدەن لە مالی. ڕۆژی شەممە 27 ڕێبەندان بەهۆی داڕمانی معدەنی زێڕ لە وڵاتی مالی 50 کرێکاری ژن و پیاوگیانیان لەدەستا. بەپێ راپۆرتی دەستگای هەواڵنێری فەڕەنسا دەیان کانگای نایاسایی لە ڕۆژاوای مالی لێدراون و لەلایەن کۆمپانیا چینیەکانەوە سەرپەرشتی دەکرێن. ماوەیەک لەمەوبەر دەوڵەتی مالی بڕیاریدا بەشێک لە پشکی معدەنەکان ڕادەستی شرکەتە خۆجێیەکان بکرێت، بەڵام هیچ ستانداردێک لەلایەن خاوەن شرکەتەکانەوە ڕەچاو نەکراوە و ڕۆژی شەممە دەیان کرێکاری ژن، پیا و منداڵ بەهۆی داڕمانی معدەنگیانیان لەدەستاوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد وەسف.